بەخێر بێنەوە بەرنامەی لە واشنگتنەوە. لەم بەشەی بەرنامەکەدا حەز دەکەم باز لەسەر پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەم. ئەم مەسەلەیە کە مەسەلەیەکی زۆر مشتوم ڕاڵگرە کە ئایا بارزانی دەبێت 2 ساڵی لە دەسەڵات بمێنێتەوە یاخود ڕێگە بدات کوردێکی تر شوێنەکەی بگرێتەوە. ئەندی دەمێ بگەڕێمەوە لای تۆ ئێستا پرسیارێک لێ بکەم لەسەر پێکەی مەسعود بارزانی لە جیهاندا. بارزانی لە پایتەختی وڵاتانی جیهان پێشوازێکی گەرمی لێ دەکرێت. لە واشنگتن لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک ئۆباما کۆ دەبێتەوە. لە فەڕەنسا سەرۆک فرانسوا ئۆلاند لە کۆشکی سەرۆکایەتی پێشوازی لێکات. کەسایەتێکی زۆر ناسراوە لە ئاستی جیهان، ئەمە هیچ گومانی تێدا نییە و ئەمەش بەپێی بۆچوونی ژمارەیەکی زۆر کورد هۆکارێکی گرنگە بۆی لەم کاتەدا بارزانی لە دەسەڵات بمێنێتەوە. شکە و پەیوەندێکی زۆر بەهێزی هەیە کە بۆتە هۆی ئەوەی هەموو کۆمەکە سەربازی و سیاسیە بۆ پێشمەرگە و کورد بەدەست بهێنێت. ئایا ئەمە خەیاڵە یاخود واقع؟ پێم وایە ئەوە خەیاڵە. پێم وایە لە کوردستان کەسانێکان وەکو بارزانی پەیوەندیان لەگەڵ دەرەوە هەیە، تەنانەت پەیوەندی باشتریشان هەیە. ئەگەر تەندروستی مامجەلال باش بووایە دەمگوت مامجەلال پەیوەندی زۆر باشتری هەن لە بارزانی، ئەو سەرکردە و خێزانەکانیانی دەناسی، بەڵام بارزانی بەو جۆرە نییە. بۆیە دەڵێم لە کوردستان کەسانی وەکو بارزانی هەن. بارزانی ناوی هەیە بەڵام خاوەنی ئەو کارزمایە نیە کە کەسانی دیکە هەیەە. تەنیا ناوی هەیە، ناویش دەکرێت شوێنی بگیرێتەوە. ئایا تۆ هاوڕای لەگەڵ ئەندریدا کە هەر کەسێک چەکەی بارزانی بکرێتەوە دەکرێت هەمان پاڵپشتی جیهانی وەربگرێت لە ڕووی سەربازی سیاسیشەوە؟ لە ڕاستیدا پێم وایە ئەگەر بارزانی بە شێوەیەکی ئاشتیانە دەستبەرداری دەسەڵات بێت، ئەوە شەرعیەتی کوردستان زۆر بەهێزتر دەکات و پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا بەهێزتر دەکات. شتێک کە بەردەوام بە شێوەی نافەرمی لە زاری بەرپرسان و دیپلۆماتکارانی ڕۆژاواییەوە دەیبیستم ئەوەیە کە دەڵێن با نهێنیەکت پێ بڵێم کوردیش باشتر نییە لە دراوسەکانی، وای نیشان دەدەن کە دموکراسی. پێم وایە ئەو قسەیە ناداتپەروەری تێدایە، بەڵام پرۆسەی سیاسی کوردستان بە تەواوی دموکراسی نییە، ئازادی سیاسی تەواو نییە. ئێستا لە قۆناغێکداین کە هەڕەمەکیانە ماوەی سەرۆکایەتی درێژ دەکرێتەوە، بەوە گومان دروست دەبێت لە سەرەوەی کوردستان چەند دموکراسیە. لە ڕووی بەها باڵاکانەوە کوردستان تا چەند لە پێشەوەیە وەکو هاوپەیمانێکی ئەمریکا. بە لە بەرچاوگرتنی ئەو ماوە درێژەی کورد هەوڵی داوە لە پایتەختە ڕۆژاواییەکان شوێنی خۆی بکاتەوە.